إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله. باشترين فرمايشتي خواي پروردگارا، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وباشترين ريبازي محمد مختارا صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وخرابترين ريقا خرابترين شت خوشويسكانم لم دنيايا هر ريقايك هر ريبازيك كإنسان بيقريت بر لجياني دنيايا بيچواني ريبازكي بيغمري خواه صلى الله عليه وسلم يان لادانيك لو ريبازا يتر ريبازي فيسان وفلان وهمو كسيك جقل الريبازي خواه بيغمري خواه همو يقوم راي وسر لشيوانا والله براينا لجياني دنيايا جياند ليتيك دا اگر خلقانيكيش لقلتا بن ولجير دستا بن جيانيان اكي بجياني جوجالكي سريان ليتيك داي قر اكي بسريانا ولا قيامتي شاء خاوني او ربازانو اوانشي شوينيان اكون هرهميان برو اقري جهنم ادرين لبر الا اوي لسر صراط المستقيم كبه كهريك يك ايمل الروجك هفدا جار بس لانه جفر زكانا داواء كين خواب من خاتسر او ربازة اهدنا الصراط المستقيم يا ربي بمن خيتسر او ربازة راستقينا كالربازي خواو بيغمر كانيتي كأو ربازة كخوا داينا وبيغمر لسري بي باشان اصحاب كاني باشان امتكي حتى وكو روجي قيامت هر نقبتيك من تشبو به او ربازة اللارو اللوراني ام لا اولايا امتي اسلام لهر سردميكا توشي نقبتي هاتبه امر باز اللارو ليرانيا كهر يكي قطو بوتو خلق لا اداء للريقاي بيغمر صلى الله عليه وسلم. مسلمان بالرزكان وتاري امرومان شهر رمضان شهر الدعاء مانجي رمضان مانجي نزاو بارانوية خوشو يسكانم يكيك لقورترين عبادتكان يكيك لمزنترين پرستشكان بريتيا لدعاء كردن. تنعنت رسول الله صلى الله عليه وسلم أفرمي إن الدعاء هو العبادة، إن الدعاء هو العبادة. أويل عربيتي يبقى أزاني أم معناه يعني شي يعني الدعاء خويل خويا عبادته، يعني عبادة تنها دعاية پارانەوە و نزا زۆر گرنگە خۆشەویستەکانم، زۆر گرنگە. ئینسان لە کیبر و فیزلی بە دوور ئەگرێ کە کیبر و فیزلی خوای تەعالا قینی لێیەتی و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خوای تەعالا کەسێک ناخاتە بەهەشتەوە ئەگەر یەک مسقالە زەڕە کیبر و فیزلی لە دڵیا بێ. وقال ربكم ادعوني استجب لكم ان الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. خوای تعالی و پروردگارت ای محمد صلی الله عليه وسلم
داوا لە مسلمانان ئەکات، داوا لە شوێن کەوتوەکانی ڕێبازی خوا ئەکا دائیم بپاڕێنەوە و نزا بکەن تا وڵامتان بەمەوە. بەڕاستی ئەوانەی کە دوعا ناکەن یا دوعا کەم ئەکەن و کیبر ئەیان گرێ و فیز ئەیان گرێ، بەڕاستی بە سەرشۆڕی ئەڕۆنە ناو ئاگری جەهەنەمەوە. خوا پەنامان بدە. سوورەتی غافر ئاەتی 60. بۆیە بەڕێزترین شت لای خوای پەروەردگار لە ناو عیبادەتەکانە دوعاکردنە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: ليس شيء أكرم عند الله عز وجل من الدعاء. هیچ شتێک نییە ئەوەنەی دوعا لەلای خوا بەڕێز بێ و پیرۆز بێ و هۆکارێکە لە هۆکارەکانی دامرکاندنی تووڕەیی پەروەردگار عز وجل. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: من لم يسأل الله يغضب عليه. هەر کەسێ داوا لە خوا نەکا و نەپاڕێتەوە و نزانەکە، خوا لێی تووڕە ئەبێ، ئەبێتە مایەی ئەوەی کەوا دڵەکان بکرێنەوە، خەم و خەفەتەکان لا بەرێت، ئیسراحەت بە نەفس و دەرونی ئینسان بدات. چونکە ئینسان بە ذکری خوا ئیطمئینانی بۆ دێ، بە مناجاتی خوا ئیسراحەت ئەکات. هەتا هەندێک لە پیاوچاکان وتویانە ئێمە کاتێ تووشی کێشەیەک بووبووین، دەستمان کردووە بە دوعاکردن، وامان پێ هاتووە ئەمەنە لەزەت و چێژمان لە مناجاتی خوا بینیوە لە دەمەتەقێکردن لەگەڵ خوای پەروەردگارە، حەزمان کردووە داواکاریەکەمان تۆزێتر دوا بکەوێ. سبحان الله. ئەگەر تەماشای پێغەمبەرەکان بکەی، تەماشای قورئان یعنی، و باسی پێغەمبەرەکان لە قورئانە لەم سەرەوە تا ئەو سەری قورئان، سبحان الله، گشت پێغەمبەرێک دوعای تایبەتی خۆی هەیە. طبعا هەر پێغەمبەرێک خوا ئەوەنەی باسەکە کێشەیەک لە کێشەکانی ژیانی باسەکە، هەموو چیرۆکەکانی ژیانی بە کاملی باس نەکردو خوای تەعالە. بۆ نمونە ئیسا ئێمە لەبارەی پێغەمبەر ئەیوب، هەر ناوی ئەیوبمان هێنا هەمومان نەخۆشیمانەکەوتە بیر، نەخۆشیەکی 18 ساڵە، نەخۆشیەک کە کەس نەیتوانێ نزیکی ببێتەوە، نەخۆشیەک کە ئەوەندە ناڕەحەت بووە کەسی بە دەورا نەماوە، نەبرا نەکوڕ نەکەس و کار، هیچ کەسێ تەنها خێزانە بە وەفاکەی نەبێ کە خزمەتی کردووە. ئەم پیاوە هەر تەنها ذکرەکا و ئەپارڕێتەوە لە خوا و لە ڕووی نایە داوا بکە خوا شیفای بدا، چێژ لە ملاقاتی خوا ئەبینێ، بەڵام لە ڕووی نایە داوا بکە حتا ئەگاتە ئەو پەڕی ئیتر هیچ مەجالێکی تیان نییە بە شەرمێکەوە بە شێوەیەکی غەیر مباشر ناڕاستە و خۆ داوا ئەکا خوایە ئیتر ئینی مەسەنیە الضر وأنت أرحم الراحمین. خوایە من تووشی ئەم بەڵا و مصیبەتە گەورەیە هاتم و تۆیش أرحم الراحمینی. تر هەر ئەوەنە. جا خوای تەعالە فاستجبنا له، یەکسەر خوای تەعالە وەڵامی داتەوە. ئەگەر بڕۆی تەماشای نوح عەلەیهی سەلام بکەی چی بەدەستی قەومەکەیەوە ئەناڵێنێ، چۆن عەزیەتێدەن، چۆن ناڕەحەتێکن، تەنانەت ژنەکەی شیری هەڵەگێڕنەوە، تەنانەت کوڕەکەی شیری هەڵەگێڕنەوە. ئەم پیاوە حتا آخر لەحەزات تەحەمولەکە، سەبرەگرێ، دوعاکە، لەخوا ئەپارڕێتەوە. بڕۆ تەماشای پێغەمبەر ئیبراهیم کە عەلەیهی سەڵات وەسەلام لە گشت لەحەزاتێکە لە ژیانیا خوای تەعالە دوعایەکی بۆ تۆمار کردەوە. طبعا یەکێکە لەو باسانەی کە لە قورئانە زۆر دووبارە ئەبێتەوە، چیرۆکەکەی زۆری تایە. هەروەها هەموو پێغەمبەرەکانی ترەوە، پێغەمبەر موسایە صلی الله عليه وسلم، و پێغەمبەر عیسایە صلی الله عليه وسلم، ئەو پێغەمبەر داوودە، ئەو پێغەمبەر سولەیمانە. حتا پێغەمبەر سولەیمان و پێغەمبەر داوود لە ئەو پەڕی مەزنیا بوون، مەلیک بوون، پادشا بوون، هەموو دنیا لەژێر دەستیان هابووە، بەڵام لەگەڵ ئەوەیە لە حەزاتێک لە دوعا و لە پاڕانەوە و لە ذکری خوا نابڕێن. ناڵێ ئێمە پاشاین ئیتر بۆچی دوعا بکەین، هەرچیمان بوێ ئەیکەین، ئیتر بۆچی دوعا بکەین؟ بالعکس لەو کاتانە زۆرتر لەخوا ئەپاڕێنەوە کە گومڕانە بن، کە ڕێگای لار نەگرن. چونکە زۆر جار ئینسان دەسڵات ئەیگۆڕێ، خەڵکانێک هەیە تا دەسڵاتیان نییە، کەسێکی زۆر ئاساین، زۆر ئەعتیادین، بەڵام کاتێ بنە خاوەن دەسڵات لە خۆیان ئەگۆڕێن، کاتێ بنە خاوەن دەسڵات وازانن ئەو ملەتە هەر هەمووی کۆی لێ ئەوانە، هەمووی بۆ ئەوە دروست کراون ئەمان خزمەتی ئەمان بکەن و خزمەتی بنەماڵەی ئەمان بکەن. سبحان الله. تو سیر یعنی مەغروری ئینسان کە ئەلەو لە حەزاتانە پێویستە تۆ زۆر بپاڕێتەوە لەخوا تا لەوانە نەبیت، تا ئەگەر کارێکت کەوتە ژێر دەستۆ لەوانە نەبیت. ئیتر هەموو پێغەمبەرەکانی تر خۆشەویستەکانم پیاوچاکان حتا لە قورئانە خوای تەعالە دوعای ینی مەریەم باسەکە کە کاتێکا لێ ئەقەوبێ بوختیانی بۆ هەڵەبەسرێ، چۆن ئەپاڕێتەوە لەخوا و تەنها خوای هەیە
کەسی نامێنێ لە خوا زیاتر. باسی ئەصحاب الكهفمان بۆ کاو دوعاکانی ئەصحاب الكهف و هەموو ئیتر پێغەمبەران و پیاوچاکان هەموو دوعاکانیان تۆمار کراوە لە قورئانە. ئەوانەی کە خوای تەعالی باسەکانیانی گێڕاوەتەوە دوعاکانیشیان تۆمار کردووە. ئەو دوعانە ضرورە هەتا ئێمەش لە حاڵەت لەو حاڵەتانەی کە ئەوان تێکەوتون ئێمەش تێی بکەوین ئەو دوعانە سونەتە بۆ ئێمەش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ أعجز الناس من عجز عن الدعاء. بێدەسڵاتترین کەس ئەوەیە کە دوعا ناکا. دوعا مهمە خۆشەویستەکانم. وأبخل الناس من بخل بالسلام. ڕەزیلترین و چروکترین کەسیش ئەوەیە کە سەلام ناکا. یعنی سەلام چی تێ کاتێ تۆ گەیتە مسلمانێک سەلامی لێ بکەی، بەڵام زۆر لای خوا گەورەیە کە تۆ سەلامی خوا لە ناو خەڵکیا بڵاوکەیتەوە، ئاشتی و هێمنی و ئاسایش لە ناو خەڵکا بەرقەرار بکەی. دوعا بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا تۆ پشتت بە خوای پەروەردگار بەستووە، تەوەکولێکی تەواوت هەیە بە خوای پەروەردگار، تۆ عەبدێکی ڕاستەقینەی خوای پەروەردگاری. خۆشەویستەکانم، هەتا ئینسان تەماحی زۆرتر بێ بەخوا، عەبدایەتیەکەی بۆ خوا زیادەکە و ئازادی بەرامبەر بە خەڵک کە کۆیلەیان نییە زیادە بێ. دووبارە یەکەمەم قسە زۆر گرنگە، تۆزە پێویستی بە ورد تێگەیشتن هەیە لێی. هەتا تۆ زیاتر هەستکەی پێویستت بەخوا هەیە، تەماحت بەخوا زیاترە، ئەزانی خوا احتیاجەکانت جێبەجێەکە، خوا خاوەنی هەموو شتەکانە، ئەرز و ئاسمان، پارە و پول، مڵک و دەسڵات، هەموو شتەکان بەدەستی خوایە. هەتا زیاتر هەست بکەی ئەمە لای خوا هەیە، تەماحت بۆ خوا زیاترەکە و عبودیەت و بەندایەتیت بۆ خوا زیادە بێ و ئازادبوونت لە کۆت و زنجیری کۆیلایەتی بەرامبەر بە مرۆڤەکان زیادە بێ. جا ئینسانی مسلمان ئەبێ دائیم هەست کە پێویستی بەخوایە. بۆیە دوعاکردن زۆر گرنگە. دوعا ئەوە دەرەخات کە تۆ احتیاجیت بەخوا هەیە، بەرەبەرە لە خواوە نزیک دەکاتەوە، لە عەبدەکان دوور دەخاتەوە. ئێمە زۆر پێویستە لە عەبد و کۆیلەکان دوورکەوینەوە. یعنی دوورکەوتنەوە ئەوە نا یعنی تۆ سەلامیان لێ نەکەی دوور بگری، نا، لە احتیاجیمان بە کۆیلەکان زۆر کلکەلەقی نەکەین بە دوایانە بۆ ئەوەی پلەیەک بەرزمانکەنەوە بە شێوەیە کە ناشەرعی بێ و حەقی خۆمان نەبێ. زۆر کلکەلەقی نەکەین بۆ دوو فلس کە ئەوان ئەیدەن پێمان، حتا وەکو کلکەلەقێ بکەین و حتا وەکو بڕۆینە دەوریانە و ماساویان بۆ بکەین و بە دەوریانە بین، واللهی ترە بین بە کۆیلەی ئەوان و لە خواوە دوورە بینەوە. بەس هەتا وەکو لە خواوە نزیک بیتەوە وەستەکەی ئەوانیش مرۆڤێکن وەکو تۆ ئەوان چین. من بۆ بڕۆم سێڵڤی لەگەڵ ئەوانە بگرم، ئەوان چین تا من سێڵڤیان لەگەڵا بگرم؟ ئاخر ئەوان چین؟ ئاخر کەی دەوڵەمەند ئەوە تێرێ من بڕۆم بۆ دەوری ماساوی بۆ بکەم؟ مرۆڤێکە وەکو من ئەو پارە ئەمڕۆ لەژێر دەستی ئەوایە، سبەی ئەکەوێتە دەستی یەکێکی تر لەوانەیە ئەو کەسە من بم. ئەمڕۆ دەسڵاتەکە لەژێر ئەو دەست ئەوایە، سبەی ئەو خۆی بێدەسڵاتە بێ. خۆ دەها دەوڵەمەندمان بینی فەقیر کەوت و سواڵی کرد، چەنەها دەسڵاتدارمان بینی مناڵ و مەزم تیان هەڵەدا. ئیتر بۆچی ئێمە ئەوەنە هین بین؟ بەس خوایە خاوەنی مەلیکی حەقە، مالک المولکە، بەس خوایە ئەلغەنی دەوڵەمەنی تەواوە، باقیەکانی هەمووی فەقیرن ئیلە الله. جا ئێمە بتر بۆچی بڕۆینە دەور ئەوانە زۆرتر؟ بۆچی ببین بە کۆیلەی ئەوان؟ دوعا بەرهەمەکەی زەمانەت کراوە. زۆر شت هەیە کاتی ئەیکەی بەرهەمەکەی دیاری ئیسە تجارەتێک ئەەکەی بۆ نمونە بازرگانیەکەی سێرەکەی بەرهەمەکەی یەکسەر حاضر نییە، بەس دوعا 100% بەرهەمەکەی زەمانەت کراوە لەلایەن خوای پەروەردگارەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ دوعایە بکە ئیلا ئەوەی کە ئەوێ خوا پێ ئەدا، بەڵام بەو مەرجەی کە دووشتی تیانە بێ، یەک دوعای خراپ نەکە و دوعای ئەوە نەکە قەتعی سڵەی ڕەحم بکە، ئیلا خوای پەروەردگار دوعاکەی وەڵام ئەداتەوە. یان ڕاستەوخۆ هەر ئەوەی کە داوای ئەکا خوا پێ ئەدا، یان شتێکی پێ ئەدا وەکو ئەوە، یان بەڵایەکی لێ دوورە خاتەوە کە وەکو ئەو دوعایە کە ئەوێ ئیسفادەی هەبێ بووی. سێشت کە تۆ دوعا ئەەکەی لەوانەیە خوا ڕاستەوخۆ دوعاکەت وەڵام باتەوە، یعنی بەسەن داوای شتێ لە خوا ئەەکەی ڕاستەوخۆ لەوانەیە وەڵامت باتەوە و زۆریش لە ئێوە دوعایان کردووە خوا وەڵامی داوەتەوە. یعنی ئێمە لە ژیانمانە زۆر شتمان نەبووە داوامان لەخوا کردووە، مستەحیلاتیش بووە لە عەقڵی خۆمانە، بەڵام خوا ئاسانی کردووە بووە. یان ئەوەیە خوای تەعالا ئەوەت بۆ ناکات چونکە ئەوە خێری تۆی تیان نییە، شتێکت پێ ئەدا وەکو ئەوە خێر بێ کە تۆ داوای ئەەکەی، ئەوەی وات داوات کردو لەوانەیە خێری تۆی تیانە بێت، تۆ غەیب نازانی، خوا شتێکت پێ ئەدا وەکو ئەوە خێر بێ کە تۆ داوای ئەەکەی. یان
خوای تعالی بەهۆی ئەو دوعایەوە کە ئەیکەی بەڵایەکت لەسەر لا ئەبا کە زۆر زۆر گرنگ بێ، بەڵایەک مقدرێکت لەسەر لا ئەبا چونکە تۆ دوعات کردو دوعاکانت بە فیڕۆ ناچێ، بەڵام بەو مەرجە دوعاکانت ئەبێ ئاگات لێ بێ دوعای گوناح نەکەی و دوعای قەطعی سڵەی ڕەحم نەکەی و پەلەیش نەکەی لە دوعاکردنە. وتیانەی پێغەمبەری خوا پەلەکردن چۆنە؟ فەرمووی ئەوەیە کە تۆ داوایەک لە خوا ئەکەی ماوەیەک دوای ئەوەڵەی کورە بەخوا ئەوەنە دوعام کرد خوا هیچ وەڵامی نەداوە، ئەوە ئیتر بێئومێدیە لە ڕەحمی خوای پەروەردگار. دوعا ئەبێتە هۆی ئەوەی کەوا بەڵاو مصیبەتەکان لا بچێ لەسەرت پێش ئەوەی بێت. بەس دوعایە کە قەدەرەکان ئەگێڕێتەوە، بەس دوعایە کە قەدەرەکان ئەگێڕێتەوە، غەیری دوعا هیچ شتێک قەدەرەکان ناگێڕێتەوە. و دوعاش بە قەدەری خوا قەدەر ئەگێڕێتەوە، و دوعاش بە قەدەری خوا، یعنی قەدەری خوایە، خوا ئەمەی کردوتە سەبەبێ کە بەڵاکان و مصیبەتەکان و ناڕەحەتیەکانت لێ بگێڕێتەوە. بۆیە دوعا بکەن و بێئومێد مەبن. تۆ کە نەخۆشی سە هەمومان ئێمە پێویستمان زۆر بە دوعایە، هەمانە نەخۆشە یا کەسێکی زۆر خۆشەویستی نەخۆشە پێویستی بەخوا هەیە. واللهی براینە بەس خوایە شافی حەقیقیە. باقیەکانی ئێمە هەمووی سەبەبن، دکتۆرە هەر کەسێک کە سەبەبە، هەمانە قەرزارە، خاوەن قەرزەکان هاتون ئەرئینیان لەسەر زەختیان لەسەر دروست کردووە. چەند خۆشە ئینسان داوا لە خوا بکە و چەندین دوعاشمان هەیە بۆ لابردنی قەرز. خەڵکمان هەیە تووشی مصیبەتێک هاتووە، تووشی کێشەیەک هاتووە، زۆر پێویستی بە دوعایە. ئەیدە پێغەمبەران پیاوچاکان دوعایان هەیە، پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم دوعایان هەیە بۆ لابردنی خەم و خەفەتەکان، بۆ نایکەین. زۆر پێویستمان هەیە ئێمە هەمومان هەر یەکێک هەیە کێشەی خێزانی هەیە، هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە ئەنواع و ئەشکال ناڕەحەتی ڕووی کرد، هەیە مەسەلەن مناڵی نابێ، یعنی خەڵکێکەیە مناڵی نابێ، پارێز زۆر سەرفەکە مناڵی نابێ، بەڵام نازانێ جگەلەوەی ئەسباب بگرێتە بەر ئەوە حەقە و حەقێکی شەرعیە خوا دایەتی. بەڵام لە هەمووی گەورەتر ئەوەیە کە دوعاکەی پێغەمبەر زەکەریا بکەی لە شەوانە خۆت و خێزانەکەت دەستنوێژ بگرن و هەڵسن دوور کات نوێژ بکەن و دوعاکەی پێغەمبەری زەکەریا بکە ربی لا تذرنی فردا وأنت خير الوارثین. دەبی کە بزانم خوا وڵام تەداتەوە یا وڵامت ناداتەوە. و ئەمەش تەطبیق کراوە، جێبەجێ کراوە و خوای تەعالاش وەڵامی داوەتەوە. ئیتر هەروەها هەر دوعایەک لە کاتی خۆیان زۆر زۆر گرنگە و زۆر پێویستە. خۆشەویستەکانم، ئەو کەسانی کە چەوساون، ئەو کەسانی کە مەزلومن، زۆر پێویستیان بەوەیە ڕووکەنە خوا. تۆ زوڵمێکت لێکرێ، تۆ چەوساویتەوە بەدەستی کەسێکی زاڵمەوە، چەند خۆشە ئینسان ڕوو کاتە خوا و کارەکانی هەواڵەی خوا بکە. ها جاری وا هەیە کابرایەک حەقێکت هالایی ئەچیتە لای گاڵتەت پێەکە، تۆش پێی ئەڵێ هەواڵەی خوا دەکەم، هەواڵەی خوا دەکەم. چەند خۆشە ئەو قسەیە کە ئەیکەی بەڕاستەقینەی بێ، یعنی لە ناو دڵتەوە هەواڵەی خوای بکەیت کە هەواڵەی خوات کرد. ئیتر وەکەوە وایە تۆ کێشەیەکت هەبوو بێ و مەسئولێکی گەورە خزمت بێ و ها تۆ بە کابرا ئەڵێ ئەوە من کارەکەی خۆم تەسلیمی ئەو مەسئولە کردتر کەیفی خۆتە. جا چی مەسئولێکی ئەوەی خوا گەورە بێ؟ چی کەسێک هەیە وەکو خوا وەڵامت باتەوە؟ هەرچی خەڵکی ئەم دنیاە هەیە خۆشەویستەکانم، چەندێ خزمت بێ، چەندێ نزیکت بێ، چەندێ پلەپایی بەرز بێ، دوو جار سێ جار بڕۆ لای داوای شتێکی لێ بکە لێت بێزارە بێ. جا چجا ئەگەر ئەو مەسئول بێ و مەشغوڵ بێ، جارێ وتت لەوا چێ بخەنێتە بەدەم تا بێش سەر چاو بەسەر، دووەم جار ناخەنێتەوە هەر ئەڵێ بەسەر چاو، سێم جار ئیتر ئینێ کاڵێ بەخوا بە من ناکرێ و ئەم مەوزوعانە من لەبعادە هەتا بچی ئەو بێزارترە بێ. بەڵام خوای تەعالا هەتا ڕووی تێ بکەی ئەو زیاتر حەزەکە و پێی خۆشە و داوات لێ ئەکا و بە تایبەت لە ڕەمەزانە. من بۆیە وتم لە بینی ئاەتەکانی ڕەمەزانە ئاەتی 183 سوورەتی ئەلبەقەرە هەتا ئاەتی 187 سوورەتی ئەلبەقەرە خوای تەعالا باسی ڕەمەزان ئەکا و ئەحکامەکانی ڕەمەزان ئەکا. لە ئاەتی 186 یعنی لە بینیانە خوای تەعالا ئەفەرمێ داوامان لێ ئەکا کەوا ئێمە داوا لە خوای گەورە بکەین و ئیذا سەئەلەکە عیبادی عنی فئینی قەریب. ئەگەر عەبدەکانم داوایەکیان کرد، پێویستەیەکیان بوو، پرسیاری منیان کرد، ئەی محەممەد بڵێ من نزیکم دوور نیم، من نزیکم دوور نیم، پێویستم بە واستەی کەس نییە، واستەی ناوێ یەکسەر داوا لە من بکەن، یەکسەر داوا لە من بکەن. ئینی قەریب أجيب دعوة الداعي إذا دعاني. دڵنیا بە ئەو کەسەی داوام لێ بکە بە دڵ
براستقيني من ولامي أدموا فليستجيبوا لي ديبا أوانش ولامي من بدنا ودس كان بدعاء كردن ببارنا والدعوة لمن بكن تامن جوان جيب جيكم وليؤمنوا بي لعلهم يرشدون يعني بو رجاي الدعاء رجاي هداية الرجاي الرشادة رجاي الراستقينة كيه كان يك لخوا ونزيق ببيتوا كان يك دعوة لخوا بكي أو اندخوا أقات فريات وأما نجديه خوش يسكانم إيه ما خومن جيب جيمان كردوا خومن لجياني خومن بسر ما نهاتوا كدعوة ما لخوا كردوا خوا والله ميدانيتوا لسليماني لما هو كابراك من على كي توشيك نخوشي كبير دكتور كان بي الين لير تشاريني ابي بي بو هند و بي سي باونا باره هيا دو دفتر سي دفتر بي او انديك هيا اتشتلاي خزمكاني اتشتلاي ماموساكان اتشتلاي خلق ري خراوكان كاكا بي سم بي من على كم حاله حالتك زور بي سي بم علاجه هي والله خلق خوتنا زان امرو احتياج كان او نزور بوا ناتواني يعني بدني همو خلق يوبي بويا ناتوانن يارمتي بدن بوشي كبيويسته اتر ام پیاوە بێئومێ دەبێت تەواو لە مزگەوتێک لە مزگەوتەکانی ناو بازاڕی سلێمانیە خۆی کاسبە لەوێ لە کاتی دوای عەسرانە ئیتر زۆر بێئومێ دەبێ یعنی لە خەڵک و لە دوای نوێژەکە دەسەکا بە پاڕانەوە و دەسەکا بە گریان و چاو ئەنوخێنن دوعاکە تۆ مەسکابرایەکی دەوڵەمەند لە پاڵێ دانیشتووە ئەمیش دوعاکە هەندێ دەنگی بەرز کردوتەوە طبعا زۆر جار ئێمە ئاگامان لە خۆمان نییە کاتێ دوعاکەین سەیرەکەی دەنگمان بەرز کردوتەوە تۆزێ ترأيش جوي لقسكانية بي ولا دعاكانية بي كدعوة لخواي پروردگارك كدعاكي تواوا كدا سنة تبان شانية عليه بالتكم بتواتي بو باسك بوي باسكا عليه من كومبانيام هي او رقمي موبايلكي منه هرچی تيچو هرچی پێویست بوو جێبەجێکەم من بۆتی جێبەجەکەم لە کەسیش داوامەکە الله ئێمە زۆر پێویستمانەیە هو المجيب هو الرزاق هو الفتاح هو الغني خوا خاوني خوا دەوڵەمەندە خوا فتاحە خوا ڕەزاقە خوا شافیە ئێمە زۆر پێویستمان بەوە هەیە دوعا بکەین و بپارڕینەوە لە خوای پەروەردگار بە کاتێکە کە خوای تەعالا خۆی داوای لێ کردین يا ربي خويا بو خاطر ناو جوانكاني خوتي هداية ممدي نور إمام خيط الله كان مانو رحمن بيبك يا رب العالمين يا ربي إصلاحي حال من بك يا رب العالمين خويا بو خاطر ناو جوانكاني خود بو خاطر اسمي عظمي خود رمضان من بك تماني خير وبركات مانجي دعاء يا ربي خويا هر احتياجيك من هي روب كينتو خويا يا ربي خويا لا توب العلكين ولا توب بارينا ويا رب العالمين يا ربي ومن بيبك كوات شاو من لح آستي همو خلقي بنوخي إلا لآستي تو نبي يا رب العالمين يا ربي خويا يا إلهي مالو من المن إصلاح بكي رحم بدايك وباوك من بكي ببراو خشك من بكي يا رب العالمين رحم بمردوكان من بكي شفاينا خوشكان من بكي يا الله كردستان لهمو بلا مصيبتك بدور بقري كار بدستاني صالح وداد بالور بكي يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كاني خود بو خاطر اسمي عظمي خوتي يا رب العالمين هرزاني وخوشي لولات ما برقرار بكي دور ما نخيتو لقراني ولقاتو قري آمين آمين